سەربازی ونەمجارە چیرۆکی ئافرەتێکی تەمەن 70 ساڵی دەژێڕێتەوە کە چۆن برینی ئەم نابیستانە دەستنیشان دەکات و ساڕێژیان دەکات و نازیان هەڵدەگرێ و لە باوەشیان دەگرێت. ئەو ئەگەرچی قاچ و جەستەی لاوازی پێوە دیارە، بەڵام خۆشەویستی و خەمی قوڵی بۆ نابیستان ئیرادە و هێز و چوستی زۆری پێبەخشیوە. ئێرە پەیمانگای هیوایە بۆ گەڕانەوەی هیوا بۆ نابیستان لە ڕێگای چەندوانەیەکی جۆراوجۆر کە ئەم وانانەش لەلایەن کەسانی پسپۆڕ و شارەزا دەگوترێتەوە فێری نابیستەکان دەکەن کە چۆن تێکەڵ با کۆمەڵگا بن و لە دەوروبەریان تێبگەن و چێژ لە ژیان وەربگرن. ژمارەکان چۆن هێماکانمان بۆ دانا ژمارە 1 ئەزانین ئەم پەنجە 1 ژمارە 4 هەر 4 لەکی چواری هەشتاوسێ لە پەیمانگای هیوە کارگێڕی بووم. اینجا ئیشەکانی من ئەوە بوو خۆم دەریبەی حیاکە و عمە لە دەوێ بوو عینوانی خۆم هەڵستان بە پێشانگاکردنەوە. دووەمیش بۆ عنی یارمەتی هەموو فەرمانبەرانم ئەیە، یارمەتی مامۆستاکانم ئەیە بۆ چۆن ئەکە شاغرم پڕکردەوە لە گۆڕەپان خەریکی لەگەڵ تەلەبەکانە لەگەڵ چاودێرەکانە. چاودێرێ گەربی ویستایە ئیجازەی وەرگرتایە خۆم ئەچووم پاسەکەم بۆ کرد، گۆڕەپانم بۆ کرد. ئەو ڕۆژەی ئەگە هەر کەسێک نەهاتە یعنی فەرمانبەرێک ئەو چێشتێنەرەکان ئەچووم یارمەتی ئەوانم ئەیە. ساڵێک مامۆستایەکمان هەبوو ئیجازەی وەرگرت بە ئەمر من ئەو دەرسانی وێنەکەی ئەوم ئەوتەوە ئێتر بەوە خزمەتی تەلەبەکانی نابیست بوو. ڕووناک ئەو سەربازەونەیە کە ڕۆحی تێکەڵ بە گیانی ئەم نابیستانە بووە، بە وردی چاودێریان دەکات و گرنگیان پێدا. ڕووناک هەموو ژیانی تەرخان کردووە بۆ هەڵگرتنی خەموو مەینەتی و ناخۆشیەکانی نابیستەکانی ئەم پەیمانگایە. ئەو لەگەڵ کۆمەڵێک ئافرەتی هاوکاری لە پەیمانگای هیوا بۆ نابیستان خزمەت بەم توێژە دەکەن. لەو پەیمانگای من وەک یەک هەم دامەزرێنەری پەیمانگا بووم لە ساڵی 1970 کە لە 1970 تا دامەزرا. ئێتر ئەو کاتە خەری تەلەبەمان زۆر کەم بوو، مامۆستامان کەم بوو، یعنی محازەڕەمان ئەوت. ئێتر من خەریکی ئیشی دەست بووم، مافۆرمان دروستە کرد ئەو کات یعنی لەگەڵ بەعزێ مامۆستایە. ئێتر گۆڕەپانمان کەم بوو، یارمەتی چاودێرەکانمان ئەیە لە پەیمانگا خەریکیان بووین. ئەو کاتە چێشلێنان هەبوو، ئەگەر ئەو کەسەی نەهاتا یارمەتیمانەیە یا یارمەتی چاودێری پاسەکانمان ئەیە. 3 پاسمان هەبوو، تەلەبەمان بەیانیان ئەبر بۆ ئەمان هێنان لە ماڵەوە، نیۆڕان ئەمان بردنەوە بۆ ماڵی خۆیان، بۆ پەیمانگامان هێنن و نیۆڕەمان گەڕانەوە. ئێتر ئەو کەسەی بیستایە ئیجازە یعنینە مشکلەمان نەبوو، هەمومان وەکو یەک ئیشمانە کرد. ئێتر تاکو یعنی حکومەتی بەعسکردنەما ئێتر کەوتینە سەر حکومەتی هەرێمی کوردستان. عینەش تەلەبە ڕۆژ بە ڕۆژ زیایە کرد کە من نابیستمان زیایە کرد. هەر لەو پەیمانگایە بووین. ئێتر خەریک بوو، خەریکی تەلەبە بووین، خەریکی تر ینی کێ شاغری پڕی شاغرمان پڕە کردەوە، پەیمانگامان پاکە کرد، چێشتمان لێ ئەنا بۆ تەلەبە، ینی یارمەتیمان وەک یارمە هەمومان وەک خێزانێک بووین.
ئیدی لەم ماوە زۆرەی خزمەتی ڕووناک شان بەشانی هاوکارەکانی ئەوان بەردەوام تێدەکۆشن بۆ فێرکردنی ناویستان لە ڕێگەی هێما و ئاماژەی جیاواز و دیاریکراوەوە. ئەم ڕاهێنانە بۆ ئەوەشە کە فێری خوێندنەوە و نووسینیشان بکەن، بەڵام چونکە ئەم توێژە نابیستن کارەکە ئاسان نییە و کۆشی زۆری دەوێ و پێویستی بە تەکنیکی تایبەت و لێزانینی باش هەیە. لە ڕێگەی پەروەردەی جیاواز و تایبەت ڕادەهێنرێن کە چۆن فێری زانست و زانیاری بن کە وەک مافێکی سەرەکی خۆیانە و دەبێت هاوکاری بکرێن. مامەڵکردن لەگەڵ نابیستە زۆر زەحمەتە تا ئەتیانەگەێنی لەبەر ئەوەی گویان لێ نییە نایبیستن و حەزی لە کۆمەلگای ئێمەشی نییە، حەز لە کۆمەلگای خۆیەتی. دائما ئێمە خەریکی ئەوانین، ئەوەی مامۆستایە خەریکەتی، ئەوەی لەگەڵی چاودێرە لەگەڵیەتی، یعنی تا بڵێ ماندووین لەگەڵیان و نایبیستن و هەر کۆمەلگای خۆیانیانەوێ. ئیتر ئەوە تا بڵێ ماندووین تا بڵێ هیچمان بۆ نەکرا تا ئێستا، یعنی کە بڵێ ئەمانە خەیلاکن لەگەڵ ئەم توێژە ئەم کۆمەلگایە. یەکێکی تر لە کارە گرنگەکانی ئەم سەربازە و نانە ئەوەیە کە لە ڕێگەی وانەی تایبەتەوە فێری دەست ڕەنگینی و کاری هونەریان دەکەن. ئیدی ڕووناک ئەو دەستانەی ناوەستن لە دروستکردن و نەخشاندنی وێنە و ڕستن و چنین. لەم ڕێگەیەوە ئەم توێژە فێری هونەری کاری دەستی و نەخشاندن و وێنەکێشیەکەن تا لە داهاتوودا بتوانن بەشدار بن لە پێشخستنی کۆمەلگا و بیر و بۆچوون و بەهرەکانیان بکەن بە بنەمای سەرکەوتن و بەشداربوون لە پێشکەوتن و بنیاتنانی کۆمەلگای کوردی. لە باری وێنەکێشان مامۆستامان هەبوو فێریەکردن، وەرەقەی ڕسمیە دەفتەی ڕسمی ئەیانێ ئەسباغی ئەنواع چارچێک بوو، ینی هات بۆمان تەوزیعکرا بە سەریان. ئێتر ئەیا پێوتن ئەم شتم بۆ دروستکەن ڕسمیانە کرد یا ئەوەیە خۆیان بەڕغبەتی خۆیان بە زۆر ڕسامێکی باشیان تیا بوو. لە ڕێگەی ئەم هونەرەوە فێریان دەکەن یەکتریان خۆش بوێت و هەستی نیشتیمان پەروەریان بەهێز بێت و جوانیەکانی کوردستان و خۆشەویستی پێشمەرگە بخەنە دڵیان و هەست بە گرنگی ئازادی و سربەخۆیی کوردستان بکەن. لە ماوەی ئەم 40 ساڵە یاریدەری مامۆستا بووم، یاریدەری چاودێر بووم، یاریدەری چاودێری پاس بووم، یاریدەری یعنی ئەو چێشلێنەر بووم، ئیشی ینی خۆیەتیم کردو زاتیە، ئیشی خۆمم کردو کە ئەمە هینم هەبووە دەرسی وەک فەنی ئیشی دەست، فێری ئەو تەلەبانم کردووە تا ئێستا، فێری ئیشی دەستم کردوون، مەکینەی خەیاتیمان کڕیوە، فێریان چۆن خەت کرد بۆ مستەقبەلی خۆیان. ئیتر ئاوە ئەگەرچی ژیان لێرە زۆر ئاسان نییە، بەڵام هەوڵ و کۆشی ڕووناک و هاوکارەکانی وای کردووە
ئەوانەی لێرن هەست بە بێکەسی و سەختی ژیان نەکەن و بەردەوام خەندال لەسەر لێوەکانیان بێت. وەک ئیشی دەست فێرمانەکردن چۆن دەست پێەکەی بە قولاک چۆن دەچرێ یا چنین یا درمان یا وێنە ئەتر ئەوانە دانش ئەبێت لە ئەو سەرەتاوە چۆن دەست پێ ئەەکەی ئەگەر هیلاک بۆتە ئەی گونایکەم فێرمە ئەوەڵ مافۆرمان دروستە کرد جوان جوان فێری مافۆر بوون ئیتر لە کاتی ڕاپەڕینا نەما هەمووی تەفرتو نابوو مەکینەی چنینمان هەبوو هاتن زۆریان حەزی لێ کرد ئەو یان چریشتیانە چین لەگەڵمان خەریکیانە بووین ئیتر تاکو حەزیاکەدا من دەست یەکەمەکانش هەبواتە یاگوو چکە ئەخیرە هیلاکی کە یانگو هیلاکی وەزمان لێ هێنان ئیتر بیا بە لێو یا بە ئیشارەت یا بە تیلیان تێگەیشتین ئێمەش لێن لەوان تێگەیشتین دانیشتین ئەمان بردنە قاعەکە هاتن ئیتر بزانە حەزیان لە چی بوو بە ڕەغبەتی خۆیان یەکی حەزی لە مورو بوو یەکی حەزی لە ملوانکە بوو ئەی دروست کرا یەکی حەزی لە چنین بوو ئیتر هەموو شتێکیان ئەکرد ئیتر دائیمەن لەگەڵیان نابووین. ڕووناخانێکێکە لەو فەرمانبەرانەی کە لە دامەزراندنی پەیمانگای هیواوە کە لێرە خزمەتێکی زۆری کردووە بە توێژی نابستان لێرە خۆی لە بوارەکەی خۆیان ئیشی دەستی کە فێری نابستان کردوێتەوە هەموو ساڵێکیش پێشەنگای تایبەت کراوەتەوە بە ئیشە جوانەکانی کەوا خوێندکارانی فێر کردووە. لێرە ئێمە وەکو خێزانێک لەناو پەیمانگای هیوایە زۆربەی فەرمانبەرەکان و مامۆستاکان و توێژەرەکان و بە هەموو کارمەندانەوە هەموو وەکو خێزانێک لێرێن ئێمە گوێناین بەوەی کەوا ئەمە تەنها ئەرکی خۆمە لەبەرەوە ڕووناخانی ژێکێکە لەو کارمەندانەی کە هەستاوە بە هەموو ئیشێک کە یارمەتی دەربووە بۆ پێشخستنی پەیمانگاکەمان. بەنسبەت پەیمانگای هیوای نابستان و ژمارەی زۆر خوێندکاری تێدایە ئەم خوێندکارانە کۆمەڵی معاناتیان هەیە کە خەڵکانی دەرەوەی پەیمانگا پێی نازانێت بەرپرسانی ئەم وڵاتە پێی نازانن بۆ نمونە ئێمە هەموو کەسێکمان کە دەچێتە بازار پێداویستیەکانی ڕۆژانەی ژیانی خۆی دەکڕێت کەسانی ناو بازار لەمانە تێناگەن کۆمەڵی خەڵکن پێویستیان بەوەی زیاتر لە معانات و کێشەکانیان تێبگەیت مان لە دادگاکانە لە کاتێکا کە هاوسەرگیری ئەکەن ئەمانە پێویستیان بەوەی کەسێک هەبێ بتوانێت ناخی ئەم کەسە بۆ بەرامبەرەکەی هەڵڕێژێت ئەمان بەو شێوەیە معاناتیانی لە ناو کۆمەلگا کەس لیان تێناگا کێشەی ئەم ناڵانە لە هەموو شوێنێکایە کە ئەمان لە ژیاندا دەستنە شوێنێک دەستنە بازار دەستنە ناو دەوائیرەکان دەستنە دادگاکان هەموو کاتێک ئەمانە لەگەڵ خەڵکانی دەرەوە کێشەی ئەویان هەیە خەڵک لیان تێناگات. مامۆستا ڕووناک کە لەگەڵمانایە چەند ساڵە تقریبا 40 ساڵ دەوێ مامۆستایە و ڕاهێنەرێ لەم پەیمانگایە هاوکاری قوتابیەکانمانەکات هاوکاری ئێمەی زۆر کردو بەڕاستی چەند ساڵ ئێمە کە بیدا هاتووینەتە ئێرە ئێمە ئەو ئیمکانیەتەمان نەبووە کە ئەو ئیشانەی ئەو کردێتی ئێمەش لەوە فێربووین و خۆی خوێندکارەکانمان بە هەمان شێوە ئەو ئیشانێک کە ئەو کردێتی بەڕاستی جێدەستی دیارە بەڕاستی ئیشەکانی ئیشێکی باشە. من وەکو مامۆستای هونەر لە پەیمانگای هیوای نابستان تقریبا لە 2005 من لێرە مامۆستام و لەگەڵ ڕووناخانە چەند ساڵە بڵین بە بەردەوامی دەرزیوە نەماوتۆتەوە و هەموو ساڵێکیش یەک دوو پێشەنگاکەینەوە ڕووناخان بڵین هاوڕێکی خۆشەویستی منە و لەگەڵما دەرسی وێناڵینەوە زۆر هیلاکە بێ بە بەردەوامی ئێمە هەڵەسین بە فێرکردنی وێنە بۆ قوتابیەکان و ڕووناخانیش بە فێرکردنی ئیشی دەست. یەکێک لە هەنگاوەکانی ڕووناک لەم پەیمانگایە هەوڵیدا ئەم نابستانە تێکەڵ باسروشت و کۆمەلگا بکات و تاوەک خەڵکی ئاسایی چێژ لە ژیان و جوانەکانی سروشت وەربگرن و حەز و ئارەزوەکانیان بەدی بێنێت. هەروەها ڕۆژانە ئاشنایان دەکەن با وەرزش و یاری جۆر بە جۆر بەڵام ئەوەی گرفتە لێرەدا هیچ شوێنێکی گونجاو نییە تا تێیدا گرنگی بە توانە و خولیاکانیان بدەن
و کاتێکی خۆشی تێدا بەسەر ببن. ئەوەیە کە هیلاکەوی زۆر نابیستن گویان لە شتەکە نییە ماشەڵڵاش عەجوولن یعنی حرەکەیان چاوڵی زۆرە بەس هیلاک بەوە بیت کە نابیستن ئەبێ دایمەن بەدوایەنەوەی ئەوەیە هیلاکی من بەخۆ شەخسی خۆم هیلاک نەبووم بەس ئەتویست تەحملێکی ویست. ئەوانەوەیەکی هەستیار گەورە دەکەن و لە باوەشیان دەگرن و لە پاڵ ئەم خۆشەویستیەش تەنانەت درێغی ناکەن لە بەخشینی خۆشەویستی بە سروشت و بەردەوام خزمەتی درەخت و سەوزای و گوڵ و گوڵزارەکانی ئێرە دەکەن و تینوێتیان دەشکێنن. ئامانجی من ئەوەیە کە ئەمانە نابیستن پێویستیان بە مڕاعات هەیە پێویستیان یان بە خزمەت هەیە خۆشیان حەزیان کرد لە خوێندن مش لەبەر ئەوەی حەزمە کرد خزمەتی ئەو توێژە بکەم زۆر ینی ئامانجی من ئەوە بوو دائیمەن بۆ خزمەتی ئەوان بوون ئێتر بەیانن کە ئاهاتین خزمەتمانەکردن بۆ چێشتێنانێکە دەرسێکە شتێکە بەس بەبەستم ئەوەی خزمەتی ئەو مناڵانە بکەین. هەموو ئەو کارمەندانی کە لێرە لە پەیمانگای هیوای نابیستان کار دەکەن هەموو سەربازی ونن هەموو ڕۆژانە خزمەتێکی زۆرەکەن ئەرکێکی زۆر لە ئەستۆیانە لەگەڵ توێژێکی کۆمەلگا کارەکەن کە نابیستن مامەڵەکردن لەگەڵ ئەوان و تێگەیاندن و فێرکردنی ئەو مناڵانە ئەرکێکی قورسە زۆر ئاسان نییە بۆیە ئەرکەکانیش دیار نییە لەگەڵ ئەوە لەبەرەوە دەستخۆشی لە ئێوە ئەەکەم کە ئەم بەرنمەیەتان کرد و ڕووناخانتان بەسەر کردەوە کە یەکێکە لەو کارمەندە دڵسۆزانی کە لە تەمەنێکی دوور و درێژی لەم پەیمانگایە کارکردن لەگەڵ ئەم مناڵانە بۆ ڕۆژانە ئەو مناڵانی لە باوەش کردووە و سۆز و خۆشەویستی پێبەخشی و نۆک و دایکێک بۆیە دەستخۆشیتان لە یەکەم کە ئەوتان بەسەر کردەوە و ڕووناخانیش وەکوتم کارمەندێکی دڵسۆزی ئێرێ و هەموو کارمەندەکانی تریش بە مامۆستا و بە توێژەر و بە فەرمانبەرەکانی ترەوە تا بڵێ کارمەندێکی ڕێکوپێک و بە ئەمەک و دڵسۆز و دێهاتووە لە هەموو یانی هاوکاریەکە لەگەڵ هەمومانە هاوکاری کردو چەند ساڵە زۆر بە دڵسۆزی و بە پاکی ئیشەکەی بەڕێوە بردووە لە پەیمانگایە و هیواداریشم هەموو کار بەدەستەکان هەموو کەناڵەکان یعنی بە تەنگبانەوە بێن و بزانن کە ئێمە معاناتی ئێمە چێ لەم پەیمانگایە هیوادارم هەموو بەرپرسەکان بێن ئەم پەیمانگایە ببین و پێویستەکانمان چیە جێبەجێ بکەن بۆمان. دوای بەرنامەی سەربازیون ئیدی کۆتایی بەڕاژەی کارەکەی دێت و خانەنشین دەبێ وەک وەفایەک و دەربڕینی خۆشەویستی بۆ ڕووناک لە دواساتی ماڵئاوایی لەم پەیمانگایە کە هەموو تەمەنی تێدا بەسەر بردووە کارگەڕی پەیمانگا و نابیستەکانیش ئاهەنگێکی بۆ ساز دەکەن بۆ ڕێزگرتن لە ماندووبوون و زەحمەتی و هیلاکی ڕووناک و بەم جۆرە ماڵئاوایی لێ دەکەن.
1983 وحسابك عن تا استا يكيك ما يعني اول تلوك افستا لواني بياني بيت همویان زەواجیان کە گەورە بوون بەخوای کە لە بازارم بینم باوەشم پیاکەن اینجا پێمەڵێن اینجا بەقەڵەوەکە مەشهور بوون ئەو کاتە سوودمە بوو ژنیان هێنا و سەنەوەیان نەوەشیان ساغە ئیستاوان لە هەر پەیمانگا زەواجیان کرە بە یەکتری کردیان کە ڕوڵاڵن نەوەشیان ساغە ئیتر زۆر پێمان زۆر پێ خۆشحاڵی کە ئەم نەوەی ئەبینین ئەوە دامەزراون لە پەیمانگای زەمەدا ئێمە 16 کەس دامەزراوە 16 نابیستمان هەیە بێ لە پەیمانگاکانی تر کە دامەزراون هەمووشی ئەوە عنی خزمەتی ئێمە و زۆر ئێمە پێمان خۆش فەخریان پێگە کە ئەو نەوانمان پێکهێناوە. ئێمە پێویستمان بە هاندانە بۆ دەرخستنی بەهرەکانمان. منی نابیست هاوتام لەگەڵ هەموو منداڵانی تری ئاسایی نابێت بەهۆی نابیستبوونمان جیاوازی بکرێت. ئێمەی نابیست پێویستمان بە ڕێز و خۆشەویستیەوەیە. مەڕوانە کە نابیستم بڕوانە توانستم. پەیمانگای هیوای نابیستان هاوکاری ئێمەیە. ئێمە نابێت لە مافی خوێندن و فێرکردن بێبەش بین. من لە لای خۆمەوە من زۆر سپاسی لە مدیرە بگەتاک و ئاخر فەرمانبەر سپاسیانەکەم کە من تا ئێستا هیچ مشکلێکم نەبووە لەگەڵیان و بە ڕێکوپێکی هاتوۆتە سەر لە تەوامان کردووە و من پێ خۆشحاڵم کە ئەو نەوەیە کە هاتوۆتە کایە و هەمویان لە یەک ئەوەڵسا کە دامەزرام تا ئێستا زۆر عنی من پێ خۆشحاڵم کە ئەیان بینم کە زەواجیان کردووە مناڵیان بووە و فەخرێکە بۆ من کە ئەمانە ئەبینم کە ئەنەوەیەکی تەواوەتی و هیوام ئەوەیە ئەمە تا سەر بێت بەردەوام بێت بەرەو باشترش بڕۆن. ئاخر ساڵشمە و یەکی حەوت خانشین بووم داوا ئەەکەم یعنی هەرچیە کەچ بوو بێتش گەردم ئازەکەم خۆش گردنیان ئازاکەم کە زۆر ڕێک بە ڕێکۆپێکی تا ئێستا هیچ مشکلێکمان نەبووە. زۆر سپاس لە مدیر عامەوە گرم تا مدیری کەم ئەندامان تا مدیری خۆمان و کادرەکانیان هەمویان. ڕووناخان یەکێک لەو کادیرانەیە کە دڵسۆزانە شێلگیرانە هێواش 40 ساڵی تەمەنی لە خزمەتکردنی کوڕ و کچی نابیستە بە خەرج داوە لەوەچێت شەو ڕۆژەکانی ئەو ڕۆژەکانی کارکردنی ئەو دەیان لەحزەی تیا بێت کە بەڕاستی خۆی شانازی پێوە بکە بەر لە هەرکەس و ئێمە شانازی بە ڕووناخانەوەکەین کە کادری لەو جۆرەمان هەیە کە خزمەتی گەورەیەکە لە بوارەکەی خۆیان بە تایبەت بواری پەیمانگای هیوا و فێرکردن ڕاهێنانی منداڵانی خاوەن پێداویستی تایبەت لە بواری نابیستیە کە ئەو شوێنە تاکە هیوا و تاکە ئامانج و تاکە باوەشە کە لە ئامێزیانەگرێ کە خەندە خاتە سەر لێویان. تەوقیتی بەرنامەکەیەوە زۆر گرنگ بوو کە لە ڕۆژانی خانشینی ڕووناکخانایە کە 40 ساڵ خزمەت تەواوەکات و 63 ساڵ تەمەنی بەڕێیەکات ئەگەرچی سواز بۆخوا ڕووناخان گوڕوتینێکی زۆر باشی ماوە ئەکرێ هەم ئێمە بەڕێگەی ترسوودی لێوەرگین لە ئەزمونونەکانی و ئەکرێ کۆمەڵگەشت سوودی زیاتر لە توانەکانی وەرگێت. زۆر خۆشحاڵم کە لە ئەرکیەکەم کادری
هاوشێوەی ڕووناکخان خزمەتی تیاکە 40 ساڵ خزمەتی تەمەنی زێڕینی خۆی تیان خەرج کردو. ئێمە لە بەڕێوەبەراتی گشتی چاودێری و گەشتپێدانی کۆمەڵایەتی ناو بەناو مەراسیممان هەیە بۆ ڕێزلێنان لە کارمەندە دڵسۆزەکانمان لە خزمەتیان. بەڵام خۆشحاڵیشم کە کەناڵی کوردستان 24 بەرنمەیەکی تایبەتە بە سەربازەونەکان کە یان دۆزێتەوە کەسە دڵسۆزەکان خەڵاتیانەکە ژیانیان پیشانی خەڵکەدا بۆی خەڵک چاویان لێ بکە و خۆشحاڵیشم کە لەم بەرنمەیە بەشدارم بە ڕێزلێگرتن لە هەوڵ و ماندووبوون و تواناکانی مامۆستا ڕووناک و ئەم خەڵاتی پێشکەشەکەین کە خەڵاتی بەرنمەکەیە پیرۆزی بێ مامۆستا ڕووناک هیوای سەرکەوتن بۆ خوازم سەرکەوتەوەی.